سڵاوتان لێبێ بەڕێزان تەوری ئەمڕۆی بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک دەبێتە بە دیاردەیەکی کۆمەڵایەتی کە لە هەموو کۆمەڵگایەکدا هەیە، ئەویش دیاردەی خیانەتی هاوسەرگیریە. ئایا لە هەرێمی کوردستاندا ئەم دیاردەیە بۆ وەک کۆمەڵناسان دەڵێن تەشەنەی سندووە؟ وچانێک و پەیوەندەکانتان وەردەگرین لەسەر هۆکاری دیاردەی خیانەتی هاوسەرگیری. دووبارە سڵاوتان بە بەڕێزان بەڵێ تەوری ئەمڕۆی مایکی خەڵک تابێتە بە دیاردەی خیانەتی هاوسەرگیری لە هەرێمی کوردستان. دیارەکەمێکی تر ئێمە پاشکەمێکی تر کۆمەڵناسێک وەردەگرین بۆ ئەوەی هەندێک زانیاریمان بۆ ڕوون بێتەوە لەسەر ئەم دیاردەیە. وەک دەوترێت ئەم دیاردەیە لە ئێستادا لە شارەکانی هەرێمی کوردستان تەشەنەی کردووە، وەها ئێوە دەتوان لە پەیوەندەکانتان باس لە هۆکارەکانی بکەن و حاڵەتەکان باسکەین بەبێ ئەوەی ناوی لایەنێک یاخود ناوی کەسێک بێنین. هەروەها لەسەر تۆری کۆمەڵایەتی فیسبوک و ناونیشانی facebook.com/نالیا-tv دەتوانن ڕاو و تێبینی و سەرنجەکانی خۆتان بنێرن. بەڵێ یەکەم پەیوەندیمان لە سلێمانیەوە لیزاخان. سڵاو لێ لیزاخان، فەرموو. یارۆ باشوان. زۆر سپاس دەکەم. بەڵێ دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس لیزاخان. و دەستخۆشی کاتی بەرنامەکەت گۆڕی زۆر باشت کرد، دەستان خۆش بێ. زۆر سپاس. بەڵێ کاتی شەوانگیان لەسەر تەوەری بەرنامەکەتان. بەڵێ. خیانەتی هاوسەرگیری بەڕاستی دیاردێکی زۆر ناشرینیانی لەم سەردەمایەوەی لێ هاتووە کە زۆربەی خیانەت لەلایەن پیاوانەوەیە. بەڵێ. بۆی چاڵێن ئێمە هاوڕێتی لەگەڵ کچەکەین، بەڵام لە هەمان کاتەوە هاوڕێتی ئەبێتە خیانەت لێیان لە هاوسەرەکەیان. منێکە دەسە لەگەڵ کوڕێکا قسە بکەم و یانی خاوەنی هاوسەری خۆم بم، بەتاکید ئێستاش تەما هەم لەو کوڕیانە بێ ڕۆژێکە بێت هەر یانی لانجا مەخلەکردنی بەردەوام لەگەڵ کوڕێکە هەبێتە خیانەت بۆ هاوسەرەکەم. وای لێ تاوەکو وەکەم کەداوە جیابنەوە لە هاوسەرەکەم بکەم یانی بەڕێگێکی هەڵەیە بچم لەگەڵەوە کەسێکی قسەی لەگەڵەکەم. کەواتە لیزاخان پێت وایە هەندێک جار ئەوانە خیانەت نین ئەو حاڵەتانە، بەڵام دابوونەری تا عادەت و تەقالیدەکە وا دەکات تاکەکان هەستکەن کە ئەمە خیانەتە، واتە هاوسەرەکان بەرامبەر بە یەکتر. شوانگیان ئێستا من لەگەڕێز مۆخسەکەیتەوە، بەڵام ئێمە بۆچی لە هەموو شتێکا دابوونەری تاوانبارکەین نا، بەڵکو ئەگەر هاوڕێتی ئەنی کۆڕ بێت چ کەس لەگەڵێکە یعنی کە چوومە ژیانی هاوسەریەوە باز لە هەموو شتێک بێنم کە تۆ تاو یەک کەس ئەوڵێ کەسێک کەسی بەسە من کە لە ژیانی خۆما بۆم کەسێکم هەبوو لەگەڵ یا بژیم ئیتر چ پێویستەکە لەگەڵ کەسێکی یا بژیم. زۆر کات ئەوانی کە خیانەتەکەن لە یەکتر لەوانەیە لە ڕێەوە بێت کە هاوسەرگیریەکەیان بە جۆرێک کراوە کە زۆریان لەسەر بوو بێت کە ئێستا و حاڵەتانە زۆرتان بۆتەوە سپاس بۆخوا. ئەگەر زۆریان لەسەر بوو بێ گوناحەکە خیانەت لە یەکتر بکەن، بە حقیقەت ئەوە شتێکی زۆر ناشرینە بێ بۆیان. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکە. دیارە لیزاخان ئاماژەی بە شتێکی باشدا کە کۆمەڵناسان زۆر جار باسی لێو دەکەن، دەوترێت نەگونجاندنی کەسەکان هاوسەرەکان لە سەرەتاوە یاخود بە زۆر بەشودان یاخود هەندێک هۆکاری تر، ئەمە هۆکارێکە بۆ ئەوەی کەسەکان کە چڕەگەزی مێبیان نێر بێ پەنا دەبەنە بەر ئەم دیاردەیە کە وەک ئاماژەمە بێدا یاخود کۆمەڵناسان دەڵێن کە ئەم دیاردەی لە ئێستادا لە هەرێمی کوردستان لە شار و شارۆچکەکان تەشەنەی سندووە بەپێی ئامارەکان بەپێی سەردانی تاکەکان کەسەکان بۆ دەرگاکان و هۆکاری جیابوونەوەیان بەپێی ئامارەکان کە هۆکارەکەی دیاردەی خیانەتە. بەڵێ ئاڵێ لە سلێمانی سڵاو لێ بێفەرموو. ئەم کاتەوە باسکات سپاس ئاڵێخان. دەستخۆشی تەوەرەکەەوە لێکە سپاس دەکەم. بەڕاستی دیاردەی خیانەتی هەر لە ناو ئێمە بۆ بیگەڕێنینەوە بۆ لای کۆڕ کچەکانی زۆر جار خیانەت دەکەن. من زیاتری گەڕێنمەوە بۆی بەبوونەی ئەم سەسەلە تەرجمانەوەیە، یان بەدڵی خۆی ژنان یان بەدڵی خۆی شووناکە. بەڕاستی من ئەڵێم ئەو ئافرەتانە ئەو کوڕانە ئەگەر بیرێ لەوە دنیاکەنەوە قەت ئەو خیانەتە ناکەن. بەڕاستی بەڵێ کەواتە پێت وایە بۆ تەنها دراماکانن هۆکارن؟ دیارە پەیوەندەکەی پچڕا ئاڵەخان لە سلێمانی. بەڵێ دەچینە لای شادان ئەوڕەحمان کە کۆمەڵناسە بۆی هەندێک زانیاریمان دەستکەوێت لەسەر ئەم دیاردەیە. سڵاو لێ بێ شادان خان. سڵاو لە ئێوە لە بینەرانی تەلەڤیزیۆنەکەشتان. زۆر سپاس دەکەم شادان خان. شادان خان با لەوە دەست پێ بکەین ئەم دیاردەیە وەکو دیاردەیەکی کۆمەڵایەتی هۆکارەکانی چین بەگشتی لە هەموو وڵاتاندا یاخود بە ڕوونتر باسی لێ بکەین، هۆکاری ئەم دیاردەیە چییە لە ڕووی کۆمەڵایەتیەوە؟ کاکشوان لە وڵاتی بۆ وڵاتێکی تر بێگومان هۆکارەکان ئەگۆڕێن بۆ نمونە لای ئێمە هۆکارێک هەیە، بەڵام لە دەوڵەتانی ئەوروپی لە دەوڵەتانی عەرەبی هۆکارەکان جیاوازن. هۆکارەکان ئەگۆڕێن بە پێی شوێن بەپێی بیئە بەپێی جەو و بارودۆخی ئەو بارودۆخی هەوایی یا هەر شتێکی تر بێ کە لەو کۆمەڵگایانە هەیە ئەگۆڕێ. هۆکاری خیانەی زەوجی ئەگەر ئێمە بین باز لە واقعی کوردستان بکەین،
لای ئێمە بێگومان هاوسەرگیری پێشوەختمان هەیە واتە کچەکە هێشتا 15 ساڵە کوڕێک ئەدۆزێتەوە هاوسەرگیری لەگەڵەکە ئەمە وەکو یەکێک لە هۆکارە سەرەکیەکان کە تاکو ئێستا لێرە اعترافی پێکراوەوە باس ئەکرێ هۆکارێکی تر ئەگەڕێنەوە بۆ تەکنەلۆژیا بۆ کلانەوەی بەردەوام وەلەو ئەمانە تەئسیریان زۆر بۆ لەسەری ئێمە ناتوانین بڵین تەکنەلۆژیا لە هەموو شتێکە ئۆنسوری نییە بە دڵنیایی تەکنەلۆژیا لە هەموو شتێکی خراپە و لە شتی باشیشە لایانی هەیە و لایانی خۆشی گێڕاوە ئەتوانین بڵین بە خراپیش گێڕاوێتی بەڵام ئەوەی لێرە هۆکارە ئەوەیە کە لای ئێمە ئاستی هۆشیاری تاکەکان دەربارەی دەستەیان نییە ئێمە پەروەردەمان پەروەردەیەکی زۆر لاوازە پەروەردەیەکی زۆر خراپە کچان ئەگەنە 15 ساڵ ئەگەنە 12 ساڵ نازانێت سوڕی مانگانە چیە کوڕان نازانێت دەستەی لە چی پێک هاتووە ئەمە وای کردووە کە بەردەوام بیر لەوە بکەینەوە خەڵکی تر بناسین بەردەوام بیر لەوە بکەینەوە یەکێکی تر باسی شتێکترمان بۆ بکە خێرا خۆمان بەهاوینە ناوی و لەگەڵیانە کۆنتاکت پیاکەین پێت وایە دیارترین هۆکار لە هەرێمی کوردستان چییە بۆ ئەم دیاردەیە؟ دیارترین هۆکار چاولێکەری ئەمە دیارترین هۆکارە کە ئێستا وای کردووە زۆربەی خێزانەکان سەریان لێشێوە و ڕوئەکەنە ئەم دیاردە ناشرینە ئەمە یەکێکە لە هۆکارەکان و هۆکاری تەکنەلۆژیا بۆ خێراییە هاتە ناو ئێمە بەبێەوەی هیچ زانیارێکمان لەسەری هەبێ ئەمەش هۆکارێکی ترە بۆ هۆکاری پەروەردەیمان ئەوە هۆکارێکی ترە هۆکاری دینی و تونند و تیژەکان لەناو ئەو سیستمانەیە کە ئێمە هەمانە هۆکارێکی ترە بۆ هۆکاری سیاسی لای ئێمە هۆکارێکی بەهێزترە لەبەرەوەی ئەگەر سیر بکەین لە دوای 2003 لە دوای پرۆسەی داگیرکردنی عێراق لەلایەن ئەمریکا و هێزە هاوپەیمانەکانیەوە ئەم دیاردەی ڕووی لە زیایی کرد لەبەرەوەی ئەوان وە ئەکەن کە تۆ کۆمەڵگەیەکی بۆ دروستکە کۆمەڵگەکە زیاتر ئەوەی بەلایانی ئەخلاقیەوە مەشغوڵ بێ ئەوەی بۆ کێشە ئەخلاقیانەوە مەشغوڵ بێ ئەوەنە بە لایانی سیاسی و بەلایانی ئیجتیماعی ترەوە مەشغوڵ نەبێ بۆیە سێرەکەین ئەمانە هەموو دیارترین هۆکارەکان کەوای کردووە دیاردەی خیانی زەوجی زیاد بکات لە کۆمەڵگەی کەواتە شادان بە پرسیارێکی زانستی بکەین جەنابەت کۆمەڵناسی پێت وایە ئەم دیاردەیە زیاتر دیاردەکە ئەتوانین بڵێن هۆکارەکان کۆمەڵایەتین کە جەنابەت باس لە کەشوهەوا کە تەکنۆلۆژیا کاریگەری دەوروبەر ژینگە بیئە بەڵام ئایا هۆکارەکان زیاتر کۆمەڵایەتین یان دەرونین و پەیوەندی بە کەسەکانەوە هەیە واتە لە کەسێکەوە بۆ کەسێکی تر دەگۆڕێت لە یەک کۆمەڵگەدا بە دڵنیایی کاکشوان لە کەسێ بۆ کەسێکی تر ئەگۆڕێ ئێمە دیاردەی ئیهمالکردنمان هەیە لە ڕووی کۆمەڵایەتیەوە واتە گرنگی پێ نەدان ئێمە زەوات کاتێک کە ئیکەین هیچمان بیر لەوە ناکەینەوە کۆمەڵە مەسئولیت هەیە کە ئەگۆڕێ واتە لە تاکایەتیا مەسئولیتێکمان هەبوو بەڵام کە چی لەناو پرۆسەی هاوسەرگیری ئەو مەسئولیتانە ئەگۆڕن ئەبن بەشتی جیاواز لەبەرەوە ئێمە هیچ بیرمان لەمە نەکردوێتەوە بەڵکو هەردوو ئەمانەیە هاوسەرگیری بکەین و ئەو دیاردە کۆمەڵایەتیە وەکو هەموو خەڵکی تر جێبەجێ بکەین واتە ناهوشیاری هاوڵاتیانە بۆ زەواج واتە تێڕوانینی ئەوان بۆ هاوسەرگیری بەدڵنیایی وا لە تاکێ بۆ تاکی تریش ئەگۆڕێ هەر تاکێکیش بڵێ من ئەوەم سیانیەتیاتی بەدڵنیایی هەموو تاکێک لە ساپەنجای شخصێتی بەلاواز وەفقەکرێ لەبەروی ئەتوانێ هەموو شتە خراپەکان بە زووی لە کەسێک ترۆ وەرگرێ ئەمە یەکێکە لەو هۆکارانەی تر و ئەوەشی لە کۆمەڵگەی کوردیا ئێمە ئەیبینین هەڵخەڵەتاننمان هەیە کۆمەڵی حاڵەتی ترمان هەیە کە حاڵەتی زینون لە بەردەستی ئێمەیان کۆمەڵێ کتمان هەیە با بڵێن شووی کردووە پێشتر پەیوەندیەکی خۆشەویستی هەبووە وەشوی نەکردەوە بۆ کوڕەکە خۆشەویستی بۆ ئەیچوو ئەکا بە یەکێکی تر دواتر لەلایەن ئەو کەسەوە تووشی خانەی زەوجی ئەکرێت و بە کۆمەڵێ لا ڕێدا ئەبرێ ئەمە ئەگۆڕێواتەمە لە کەسێ بۆ کەسێک تر جیاوازە بە دڵنیایی بەڵێ شادان خان دوا پرسیارمان بە پێی زانیاریەکانی جەنابەت زۆرترین ڕێژەی خیانەت لە کۆمەڵگەی کوردی یاخود لە کوردستان هەرێمی کوردستان پیاوان یان ژنان بەداخە ئەو قسێ ئەکەین هیوادارین پیاوان لێمان عاجز نەبن بەڵام قسەکە بە پێی ئامارەکانی مەخساکەین وایە بە دڵنیایی بەڵام پشکی زۆر بەر ئەوانەکەوێ پشکی سێر بەر پیاوانەکەوێ هەمیشە لەبەروی کۆمەڵە بربەس هەیە لە بەردەم ئەوان نییە کۆمەڵە ترس هەیە ئەو نیەتی بەڵام مێینەیەک هەیەی مێینێک بەردەوامە ترسێ بکوژدێ بەڵام مێینێک ناترسێ بکوژدێ بەڵێ شادان ڕەحمان کۆمەڵاس سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ زانیاریەکانت بەڵێ کاک هاوکارمان لەگەڵدا سڵاوی بێ کاک هاوکار فەرموو الو بەڵێ کاک هاوکار بۆری باش زۆر سپاس دەکەم دەستخۆشێت تاورێتە ئەڤروکەکەم زۆر سپاس کاک هاوکار سەبارەت تاورێتە ئەڤروکە غێنانکاری نافڕەنجینیەدا ئەزفنەوە بە هەردوو لایەنەوە مەسەلە
هذا شو پیدا دید مثلا دیفن بچین که بچی پیدا دیدم من بدأ سنا ساق بچی بدم مثلا بچنده اول ذری دارم به هذا لونه مثلا لونه میونه قال جام دبینین سبولات لونه مثلا دیگه جرا بینین این حالات چه به مثلا اول شرطم بوجین که وقت جنک یابسرو بر بیدم کار خلا بکردم ناف مالا خدا بله فهمید بینین مثلا دم جنک بس مناسبه مثلا دوالا که شیانه که به روبیت کار خود خودجان کرد وجه رد فعلی بود ظلمی شد کرد هذا شلون مثلا یه حالته شلون ظلمی وجه ببینین قدام این گوی خود نگیر روی جان نبید و برخوران نچی تو همون گفت مرز احترام با افرادیانه بس خودیت یا جبال و مسئله دید چه سایتی حالت سا کابرای جدیم خود سخت ترگه گادی مسئله ده اوشی رد فعلی با کابرای چه بیدن و جاست خود دارم اول با هدی لنا بله هیوی دارم جاست فی مشکلات جان اثر برنا بین هر دور اخر بله سپاس بۆ پەیوەندیەکەت کاکاوکار لە ئامەدی بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک ڕۆژا بەکر دەڵێت هاوسەرگیری ئەگەر لەسەر بنەمای ڕێز و خۆشەویستی و متمانە بێت شتێک دروست نابێ بە ناوی خیانەت هەروەها سامان مەجید دەڵێت خیانەتی هاوسەرگیری دیاردەیەکی بەربڵاوی ناو کۆمەڵگەی کوردیە یەکێکە لە هۆکارەکانی کە ئەمڕۆ بۆتە هۆی جیابوونەوەی زۆری ژن و مێرد لە یەکتری دیارە واتە پێی وایە کە خیانەت یەکێک لە هۆکارەکانی جیابوونەوەی ژن و مێرد لە هەرێمی کوردستان شاڵاو بەکر دەڵێت من ئەڵێم خیانەتی هاوسەرگیری زۆر بووە لە وڵاتی ئێمەدا ئەگەر سنوورێک بۆ ئەو دیاردەیە دانەرێ ئەوە شیرازەی ئەخلاقی کۆمەڵگەی کوردی تێک ئەچێت دیارە ئەمە بەپێی زانستی کۆمەڵناسی تێکدانی شیرازەی خێزانەکان یاخود شیرازەی کۆمەلگا لە خێزانەکان و دەست پێکەوە جیابوونەوەی خێزانەکان دەبێتە هۆکارێک بۆ لێکترازان یاخود تێکدانی شیرازەی کۆمەلگا بەگشتی علی عەبدوڵڵا دەڵێت هیوادارم ڕستەی دیاردەی خیانەتی هاوسەرگیری بگۆڕن بە حاڵەتی خیانەتی هاوسەر لێگیری چونکە ئەوەندە زۆر نییە ئەم بابەتە تاکو بڵێن دیاردە بەڵام ئەمە لە ڕووی زانستیەوە لە ڕووی زانستی کۆمەڵاسیەوە پێی دەوترێت دیاردە لە بەرەوەی ئەمە ئەوەی لە زمانی عەربیە ظاهیرەی پێوترێت دیاردەیە هیوادارم کاک علی گوێی لە تێبینەکان بێ بڵێ کاک سابیر لە بەسرە سڵاو لێ بێ فەرموو زۆر سپاس کاک سابیر زۆر سپاس دەکەم الو بەڵێ کاک سابیر گوێم لێتە بەڵێ بەرەزەکەم من سابیر کەڵڕیم لە بەسراوەتەوە لەکەتان نامای لەسەر هاوسەرگیری ئەمڕۆ دێن خیانەتی هاوسەرگیری بەڵێ خیانەتی هاوسەرگیری بەلای منەوانێ ئەوەلەن ئەوەیە دەستێکات ئەو مرۆڤانەی کە یەکتری هەڵە بژێرن بە شێوەیەکی ڕەوشت بەرزی و پڕ لە دڵ و بە سەنگێکی تەواوانێ لە یەکتری نێزیک نابنەوانێ تا یەکتری نەسکێنن بۆ ئەو ڕۆژەی کەوا زێو ئاوای کابێ کە پێڵێم زاوا ئەو ژن بۆ هاوژین دێت یعنی ژیان ئێستا هاوسەرگیری پێڵێن عەلاکولین مشکلە نییە نیم ئەوەیە وشەکان زۆری ئەمڕۆ تێکڕا بۆ بەسەرێکە خەڵکی هەموویمەوەی ئیشەکە بڕات ئەمڕۆ وایان لێ کردووە بەڵێ کاک سابیر نازانم جەنابەت بەسەردان لە بەسڕە یان خۆت لەوێ ئەژیت بۆی پرسیارێ بکەم دوای ئەم تەوەرە باسێکی ئەوەش بۆ کەم هیوادارم کە نەنە بە کورتی بۆی پرسیارێکم هەیە لەسەر تەوەرەکە کاک سابیر بەڵێ من پرسیارەکەم ئەوەیە شادان ئەوڕەحمان کە کۆمەڵناسە ئاماژەی بۆ دا کە کەشوهەوای هەر شوێنێک یاخود لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر ئەم دیاردەیە دەگۆڕێت جەنابەت ئێستا لە بەسڕێ واتە لەگەڵ نەتەوەی عەرەبە ئاژیر پێت وایە تا چەند کاریگەری هەیە یاخود هۆکارەکان جیاوازن لە نێوان نەتەوەکان لە نێوان کۆمەڵگەکان وەڵایی بەلای منەوانێ کوردستان شوێنێکی لە هەموو شوێنێکی چینەکانی تر پاکترە بۆ لەبەر ئەوەی بەدەست من و تۆ نییە خوای گەورە لە قورئانەکە لە قورئانەکە باسی کردووە یا ربی تنزلنی فی منزل مبارک لقد نزلنا فی منزل مبارک استوى على جبل جود ئای خوایە ئەمە ئاخواڵێت ئەفەرمی خوایە لە شوێنێکی باشە و پیرۆزەدان بەزێنێ ئەوی جوا دێداتەوە ئەفەرمی لە شوێنێکی پیرۆزەدان بابەزانە سەر شاخی جود ژیان لە کوردستانەوە بۆ سەرتاسەری دنیا دروست بۆ مانای ئەو شوێنە پاکە هەتا ماوە هەوا و هەوای بە پاکی ئەمێنێتەوانێ واتە کۆمەڵگای کوردی کورد وەتەنی جاران هەرچێکی بەسەراوە بوو خوایە شەرەفەکەم لەدەست نەدەن بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاک سابیر نازانم قسەیەکم هەیە بیکەی لەبەر بەشداربوانی تر بەڵێ وەڵام من ئێستا بەمۆنەی کە لە بەسرام هۆ و سەبەبەکەی ئەوە بووە ئەگەر بوارم بێ بوارم بیت بەڵێ بە کورتی کاک سابیر فەرموو
بوارم بدێ ئەوەیە هۆیەکەی کە من کابراایەکەم خێزانی ئێمە لە هەموو کوردستانە ناسراوە کە من خۆ ئەندامێکی 76 کۆمەڵی بەڵگەران بوومە زیندانی بوومە نەفسی کراوم دەربەدەر بوومە براسم شەیدا هەمووشی بەڵگەم پێبریە ئێستا ئەنتەرنێتەکەتان من ناسیت کۆمپیوتەرەکەم لاتانە بوو لامە بوو بۆتانم هەواڵە ئەکرد بە بۆنەی چەند کەسێکی نەپەزنوومەوانە پیلانێکیان بۆ داڕشتم دەربەدەر بووم لە دەستی ئەوانە ئێستا کەوال لەگەڵ چەند کەسێکە لەوێ کار ئەەکەم یعنی تقریبا شتانە مانگەماوە خێزانی خۆم نەبینیوێتەوانە لەبەر ئەوەی ئەمانە هەرسان لە ڕێگەی گۆران نارێکەوە پیلانێکیان بۆ من داڕاست خۆیان یاندە دوانگە بۆ ڕیان بڕی بوانێ و فرۆشتی حەزاوەرەکان لە من سەمی لە ناوچەی ئەڕگەلەر کە 220 بۆڕیانەیە بە منی بفرۆشن بێ ئەوەی بگەمە سەد بۆڕی لە دەربەنی بازیان منیان گرت دوو مانگ زیندانی و ئاگێدانێکی زۆر دوو فەرق قەرەتاشیان تێکدام دوای ئەوە بە پێش بڵێن کەفالەت بەڕۆیان کردم زۆر نامەدەیەکی خراپیان لەگەڵا کردم و دەربەدەریان کردم یعنی من تا ماوم کوردم بەس بە یەک شعر بۆ تەواوەکەم هیوادارم کە من کە کوڕی کورد وای لێ نەکرێت دەبرێت من بەدەست حکوومەتی بەعسەوانێت تا ئاخر نەفەسم دەربەدەر بووم بەدەست ئەمانەشەوە ئێستا دەربەدەرم محکەمەکەشم لە کەلارە. بەڵێ کاک سابیر هیوادارم کێشەکە چارەسەر بکرێت. کاک سابیر لە بەسرە سپاس بۆ پەیوەندەکەت. کاک هۆشنگ لە پێنجین سلااو لێ بێ کاک هۆشنگ فەرموو. بەڵێ کاک هۆشنگ کاتت باش. دۆ سپاس دەکەم هەموو کاتێکت باش. مازەکەم سپاس بۆ تەوەرەکەت. دۆ سپاس دەکەم. ئەوە دیارە خۆی خۆیان باسکردنی ئەوە تەوەرە نیشانەی هەنگاونانە بۆەوەی کە ئەم دیاردەیە کەمتر بێتەوە کۆ ئێستا جناوت باسیەکەی. وەسپاسی بۆ شادان خان کە بڕوونکردنەوەیەکی باشیدا بەڵام بەڕای من نەچۆ سەر تەوەرە ئەساسەکە خاڵەشی ئەساسی تر هەیە لەوەی کە پێویستە بەلامانەوە بڤەنە بێ باسی لەسەر بکەین ئەویش وشیاری جنسیە واتە وشیاری سکسیە. زۆر جار بێجگەلەوە هەواڵانی برادرانی کە باسییان کرد لەسەر دیاردەکان کەوا بۆتە خیانەتی زەوجی ئەوانە ڕەنگە هۆکاری سەرەکی لە ئێستای کۆمەلگای ئێمەدا بە صفەتی بە هۆکاریکردنەوەی زیاتر ئینتەرنێت و فەیسبوک و دواتر ڕۆژنامە و گۆڤارەکان و دایان بابەتی تر و سەتەلایت و ئەوانە بۆتە هەواریکردنەوەی هۆکاریکردنەوەیەکی زۆر لە وڵاتی ئێمەدا واتە لە کوردستاندا کاتە بەڕای من هۆکارێکی سەرەکی بۆی کە وشیاری نییە وشیاری لاواسە لە بەرامەوەدا واتە پێت وایە ناهۆشیاری سێکسی هەیە لە کۆمەڵگی کوردیا بۆیە ئەم زۆر هەیە من ڕەنگە نمونی زیندوم هەبێ و لە خەڵکی خوێنەوار لە ڕێگە زیمێوە لە ڕێگە سینێ ڕەنگە من کەسێکم بخۆم بۆوانە کە تێکەڵێکی باشم هەیە بە سفەتیەوەی کە کاری جیاجام کردو لە ژیانمدا و تەمەنێکیشم بەڕێ کردەوە بۆتەوەی کە پرسیار لە خەڵکە خوێنەوارەکە کە باس لەوە ڕۆشنبیری جنسیەکەی سەقافەی جنسیەکەی کەسێکم زۆر لە دواوەیە ئەنی پێ نەگەیشتووە لەگەڵ شادیان ناملکی جیاجا هەیە و ڕەنگە کۆمەڵە بابەتی تر هەبێت کە پێویستە ئەمانەوە نێرومێ گەشتگرنگی پێ بدەن و زیاتر بخوێنەوە بۆی کە لەم دیادە ڕزگارمان بێ بۆ نمونە مەسەر نمونەیەکی هێناوەکەوەی کە دادەشادان نمونەیەکی هێنا بووی کە لەساس کوڕێک کچێک بۆ خۆیان پەیوەندیان هەیە و ڕەنگە داوای کە شوو دەکات بە کەسێکە علاقەی خۆی لێ خۆشەویستەکەی خۆی لێ ڕەنگە ئەم کوڕی سگلاری و خۆشەویستی ڕابردە بکە ڕاستیە وانە من بمعنایشی دیکە دەیڵێ بەتەئکید ئینسانێکی ئیشباع بێ لە جلوبەرێکی ئیشباع بێ لە مەعیدەی و ئیشباع بێ لە غەریزەکانی تر بەتەئکید ئەوە نەپەل ناهەوێ و ناهەوێژێ بۆی کە جارێککە بێ خیانەتی زەوجی بکە ئەمە هۆکارێکی ئەساسی و هۆکارێکی ڕئیسیە و دەکرێت ئەموو کچان و کوڕان لەوە گرنگی پێ بدەن ڕاستە هۆکارێکی تر هەیە کەوەی کە لە مناڵیا وەسا پێی وا بێ هەموو شتێک هۆکارەکەی تەنها غەریزەکانە بۆ تێرکردنی و ئەنجا زەواجەکان ناگەن تەمەنێکی یاسای قانونی بەڵام لەگەڵ ئەوەدا کە ڕۆشنبیرەکەمان زیادکەین ڕەنگە ئەم دیاردەرە زۆر کەمکەینەوە و زۆریش کەمەکە هۆکارێکی تر کەمان بۆ کچانە بۆ ئافرەتانە کە داوای لێبرنیان دەکەم قسەی دەکەم و ڕەنگە جلی خەویان لەگەڵ جلی کارێ نەکجانکەنەوە من تەئکیدم ئەگەر ئافرەتێک بۆ خۆی سادی سکسی نەبێ و باوەڕی بۆ هەبێسەرنجی پیاوەکە ڕاکێشێ خۆی ئینسان و پیا و ڕێگەزی نێر دڕندە نییە ئینسانەوە بەرد نییە و ئاسن نییە ئینسانێکە لە گۆشت خوێن پێکاتەوە بە تەشیر عاتیفە و سۆز دەیزوڵێنێ ئەگەر ئافرەتێک بێت و بە شێوەیەکی جوان مامەڵە بکە جلی خەوی لەگەڵ جلی کاری یەکجا کاتەوە و ڕەنگە توانێ ئەو جلوبەرگانە بەرکا کە سەرنجی پیاوەکە ڕاکێشێ گومانم لەوە دانیەکی ئینسان بتوانێت ئیشباعی بەرامبەرەکەی بکە خیانەتی لێ ناکە بۆیە ئەمە هۆکارێکی ئەساسیە قە بڤەنە بێ و لێی نەترسین وەسڵیشی لێ نەکەینەوە و دڵنیاشم بە تەوەرەکەی جنابەت و ڕێگە لەو بەرنامەکانی تریژ ئێناڵتیمە دەستخۆشی لێکەم ئەم بەبەتانە گرنگە بە تەئکید من گومانم نییە لەوەی کە هەنگاو بنی بۆی خیانەتی زەوجی لە میلەتی ئێمە کەم کەینەوە کە فەرقمانەیە لەگەڵ ئەوروپادا دەکرێت کرانەوەی زیاتر و ڕێگای زیاتر و هەنگاوی زیاتر بۆی ئافرەتان
زیاترش بێنە دەرەوە ومەی کاری خۆیان بکەن و مەیدان چۆڵ بێ بۆ ئەوان و ڕەنگە بەڵێ وەسیقەیەکی تەواو لە نێوان لا باوک برا کە سوکاریان دروستکەن بۆی کەواتەی هەنگاوی باشەڵێن بەڵێ سپاس زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت زۆر سپاس بۆ کاک هۆشنگ لە پێنجین ئازانێمە ڕەنگە چەند زانیاریەک بخێنە ڕوو دوور بێ لە سادەیی بابەتەکە بۆ هاوڵاتیان بەڵام هەندێک زانیاری زانستی هەیە دەکرێت باسی لێوە بکرێت ئەوەی کاک هۆشنگ باسی کرد دەکرێت نمونەیە بینەوە لە زانستی دەروونناسیە هەرەمێک هەیە دیارە لەلایەن زانایەکەوە دەنراوە بە ناوی ماسلۆ کە باس لە تێربوونی مرۆڤەکە لە ڕووی خواردن و ئەو شتانە یەکێک لە واتە ئەو هەرمانە نەبوونی بەشێک لەو هەرمانە دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەم کەسە تووشی نەخۆشیەکی دەرونی بە یاخود پێداویستی ئەم کەسەیە کە هەرەمی ماسلۆ بەەوە ناسراوە دیارێکێک لە تێربوونەکان لە ئیشباعەکان کەەوە ئیشباعی جنسیە کە ئەگەر هات و هەر ئینسانێک دەتوانێت بەبێ سێکس بژی ئەمە قسەیەکی زانستیە هەرچەنە باسم کە ئێمە نامەوێت شتەکان زانستی و ئالۆسکەین بەڵام ئەمە یەکێکە لە ئیشباعەکان کە باسی لێ دەکەی ئەگەر هات و ئەو کەسە ئەوە نەبێت پەنا دەباتە بەر هەندێک شتی تر کە تووشی نەخۆشیەکی دەرونیە بێت بڵێ هاوڕاز لە دهۆک سلااوی بێکاک هاوڕاز فەرموو ئەم کاتە باش زۆر سپاس زۆر سپاس دەکەم بەڵاتی تۆرێکی زۆر گرنگە زۆر سپاس دەکەم ئەو هاوڕانی پێش دەستخۆشیان لێ یەکەم کە بەڕاستی کۆمەڵە هۆکاری زۆر گرنگە خستڕوم بەڵێ بەڕاستی تەنها ئەو هۆکارانە نین حکومەتێکیش لایەنێکی بەرپرسە لە هۆکارانە کاک هاوڕاز گوێم لێتە بەڵام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکە یاخۆ دووکەویتەوە لێ ببوورە بەڵێ بەڕاستی سەکان چۆن حکومەت دەتوانێت ڕێگەل لە مادە هۆشبەرەکان بگرێت ئەوهاش بتوانێت ڕێگە لە ئافرەت لەش فرۆشانە بگرێت کە لە درەوە بە شێوەیەکی بازرگانیکردن بە کۆمەڵ ئەهێنێت بەرەو کوردستان کە ئێستاکانە لە شارەکانی کوردستانە دایان جێهەیە بە ئاشکرا و بە شێوەیەکی دیار برۆ بۆ کارە ئەدەن یعنی حکومت ئێستاکان ئەوە وا لە گەنجانی ئەماکات وا لە پیاوانی ئەماکات کە بەڕاستی یعنی بچین بەرەوە ئەو کارە بەڵام کاک هاوڕاز لە بەرامبەر قسەکەی جەنابەت تۆ ئاماژە بە لەشفرۆشی دەکەی لە کۆمەڵگەدا بەڵام ئایا ئەوە پەیوەندی بە کەسەکانەوە خۆیان نییە ئارزووی خۆیان نییە کە خۆیان بەخواستی خۆیان پەنا بەرن بۆ ئەم دیاردەیە کە ئەگەر لەشفرۆشی هەبوو ئەگەر نەبێت عنیەوە ناکات خۆی لایەنێک هۆکارە واتە مەبەست نەبوونی لەشفرۆشی ئافرەتەکەش کە تەماشاکە پیاوەکەوەکە لانێ لە ڕقا بەرامبەر بۆ ئەو شتە بکات بەڵێ پیاوەکە تۆزە خۆی بپارێزێت یعنی ئافرەتەکەش دوور دەکەوێتەوە لەو شتە لایەنێک هۆکارە بۆیە کە لایەنی بەرامبرش لانێ بە هەمان شێوە ئەو شتە دووبارە بکاتەوە بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت کاک هاوڕاز لە دهۆک بەڵێ عەزیز لە دهۆک سڵاو لێ بێ کاک عەزیز فەرموو ئێوار باش شما مستا زۆر سپاس دەکەم کاک عەزیز هەر تەمەندرێژ بن دەستخۆشیێلوا و بەرنامەوەتکەم پرۆسی بەرنامەیەکی زۆر جێ خوددایە بابەتێکی زۆرێ گرنگ کوێ هەلبژارتی دەستخۆشیێلوەتکەین طبعا یا دیار و بەرچاوە ئەفشین بێژین ناوێ بێژین دیاردا کوت ناوجڤاکێ مەدا هەر هێدی یا بەربەڵاڤەت بیتن ئەوەژی بوو چەند دیتنا من بوو چەند ئەگەرەکەوەت زڤرتەوە یایی که گلک جارا دور و اصل خیانته به گوادیجی اشارت پیدا بیتا من پارکتر شلای رگز نروت که تکرن یعنی جبرکو زوربه یا جارا ظلام شمال دیر کوید گلک جارا بود در و تجارت و مجیلن پشولت کاروبارت خوبت مجیلن او یک یا دویچی بود دیاردکادیجی و زوربه یا خلقه ما او زواج پیتینن آن جنتینن گلک بلخوناینن آن جن بدلی و بوی یشید ظلامی کریان ظلامی بدلی خویاین هر حال یعنی حالات جواکی حالات هو زورن ناف جواکی مدا لوما ام هیوید کن کو اف بابت پوسا زیوزی بینه چارا سر کرن و اف دیارده جیت ناف جواکی مدا نمیدن بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک عەزیز لە دۆک بەڵا زانوچانێک و دەینە وەلاتان جارێکتر سڵاوتان لێبێ بینەرانی مایکی خەڵک بڵێ سیروان سلێمان دەڵێت خیانەتی هاوسەرگیری بۆ دەروون نەخۆشی ئەگەڕێنمەوە واتە وجدان دروست نەبووە بۆ ئەوەی کەسێک لە ناوە پاڵی پێوە دەنێ بۆ خیانەتکردن لە ڕەگەزی بەرامبەرە ڕۆها گوان ڕۆ قەڵاتزایی دەڵێت بەڕای من دەگەڕێتەوە بۆ نەخۆشی و نەخۆشەویستی ئەو خۆی دەڵێت پێش هاوسەرگیری دابان گنیانی دەڵێت نەخیانەتی هاوسەرگیری بەڵکو هەموو جۆرە خیانەتێک لە نەخۆشی شێرپەنجە پیسترە هاوڕێ فاروقی دەڵێت بوونی خیانەت لە
نەبوونی ڕێزی هاوسەرگیریەوە دروست دەبێت کە ڕێز و خۆشەویستی هەبوو ئەو کاتە هەرگیز خیانەت دروست نابێت. بەڵێ هێمن لە سلێمانی. سڵاو لێ بە کاک هێمن فەرموو. ئەلو بەڵێ کاک هێمن. ئەلو بەڵێ کاک هێمن گوێمان لێتە. دەستخۆشخەری بەرنامەکە و لێگەم براچ. زۆر سپاس دەکەم کاک هێمن. لەسەر تەوەریە بەرنامەیە بەڕاستی من دیاردەی لەشفڕۆشی خیانەت بڵین من بەڕاستێکی لێ ئەمە ناگەڕێنەوە بۆ حکومە. ئەمە دیارە بەتایبەتی دیاردەیە کە بەتایبەتی لەم ڕۆژەیە ئەمە زیاتر لە گەنج وشتا باوار سێرەکەی لە هەمان کاتە تۆ بۆ نمونە خۆشەویستێک لەگەڵایە بە مادەی یان بە مادەوە یان بە سیارە و هەڵە خەڵەتێ ئەمە دیاردەیەکی زۆر ناشێن یان سێرەکەی ئافرەتێکە شووی کرد ینی تۆ چ مەجبوری تەلەفۆن بۆ پیاوی ترەکە ینی من بە زۆر بەداخەوم بۆ ئافرەتی ئێستا ینی ئەو شتانە بەڕاستی لە پیاویشا بەدی ئەکرێ بەڵێ ئیتر بەداخۆم بۆ ئافرەتی ئێستا ینی بەس ئەو دیارەیە زیاتر لە ئافرەتە باوە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. بڵێ بابان لە ڕانیە. سڵاو لێ بێ فەرموو. سڵاو تۆ کاکەشمان گیان باش برام. زۆر سپاس کاک بابان. دەستخۆشی بەرنامەکەت لێ یەکەم. زۆر سپاس دەکەم. دەستخۆش لە تەوەرەکە دەکەم تەوەرەکی جوان هەڵبژاردووە میوانەیە. زۆر سپاس دەکەم. بەڵێ من خیانەی زەوجیە جێرمە بۆ چەند هۆکارێک تێنەگەیشتن لە مانای هاوسەرگیریەک لەو هۆکارانێک کە ئینسان دەکەوێتە خیانەی زەوجیە و هەروەها تەکنەلۆجیاش بەڕادەیەکی زۆر کاریگەری لەسەر ئەمە کردووە و تایبەت هاتنی مۆبایل بۆ کوردستان گە بگەڕێنەوە هاتنی مۆبایل بۆ کوردستان بەبێ بەرنامە بوو وەکو فازەیەک ڕێک داخلی کوردستان بوو بەبێ هیچ ڕێنماییە پێ شتێک هەر کەس ئازاد بوو لە مثلەن کڕینی مۆبایل و پەیوەندی کردو ئەم شتانەیە کە ئێستاشی سانسۆڕێکی وهای لەسەر نییە. کەواتە کاک بابان تۆ لەگەڵ قسەکەی شادانخانی کە کۆمەڵناسە دەڵێت تەکنۆلۆژیا بەگشتی واتە ئەگەر بە قسەکەی تۆ بێت نەک هەر مۆبایل ئینتەرنێتیش کاریگەری هەیە بەگشتی تەکنۆلۆژیا هۆکاری سەرەکیە بۆ ئەم دیاردەیە؟ بەتەکید وایە خۆی ئێستا مۆبایل کەمتر لەم ئەنتەرنێت تایبەت مەسەلەن ئەنتەرنێت زیاتر ئەو دەورە ئەبینی لەبەرەوەی کە بە سوورە بە ڕەسم ئەو شتانە ئەگوازێتەوە کاریگەریەکی زۆری هەیە تەکنۆلۆژیا و شتێک کەش کە ئینسان بەڕاستی تێنەگەیشتن لە ئاینی پیرۆزی ئینسان لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلام تێبگا کە مەسەلەن خیانەی زەوجی سزایەکی هەیە تۆ لە ژیان بۆ مردنە کە مردیشی ئەگەر بیر لە دوا ڕۆژ بخەوە وابزانم کەمتر ئینسان جورئەتی ئەو کارانەی دەبێت شتێکی زۆر ئەو تێشوانجانەگە ڕێگەم دەیت ئافرەتەکانیش بەڕاستی کاری پێندەشتێ مەسەڵەن کە دەستێ دەرەوە بە شێوازێکی وا خۆ دەڕازێنەوە لە ماڵەوە وانین بۆ پیاوەکانیان پیاوەکانیشیان کە دەبینن ئاوە لە ماڵەوە ئاوە لە دەرەوە ئەمە تەئسیرێکی هەیە بەگشتی بۆ ئەم هۆکارە ژەرمە دووبار لە سۆشی بەرنامەکەت لێکەن خەڵکار بنێنێ لەبەرەوەی بەرنامەیەکی زۆر جوانە. زۆر سپاس دەکەم کاک بابان لە ڕانی سپاس بۆ قسەکانت. بەڵێ کاک ئەحمەد لە سلێمانی. سڵاو لێ بە کاک ئەحمەد فەرموو. بەڵێ کاک ئەحمەد. یارەت باش. زۆر سپاس دەکەم کاک ئەحمەد یارەت باش. کاک ئەحمەد بەباشی گوێم لێت نییە. ئەڵام تاوەرەکانەکە چییە ئەگەر دووبارەی گەتەوان مەمنون. تەوەرەکە لەسەر چییە؟ بەڵێ لەسەر دیاردەی خیانەتی هاوسەرگیریە کاک ئەحمەد. من گەڕێم بۆ حکوومەت ئەمە. بۆ؟ چونکە حکوومەت چی مەسئولەکان هەیە ئافرەتی لە سۆشە هەنا وڵاتاوانە وا لێهات ئافرەتی کوردستانی چیان لەوانەکەن چونکە چی مەسئول هەیە زۆربان بێخلافن. بەڵێ کاک ئەحمەد ئەم دیارە پەیوەندەکەی پشرا هیوادارم بتوانێت پەیوەندی کاتەوە بۆی ئەو دیاردەی باسکە کە زۆر جار هاوڵاتیان باس لەو دیاردەیەکەن یاخود لەو حاڵەتانە باسەکەم. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە؟ بەڵێ سەرۆری کۆمەڵاتی فەیسبوک ئەحمەد تاها دەڵێت ئەگەر پرۆسەی هاوسەرگیری لەسەر بنەمای عەقڵ و لە یەکتێگەیشتن و خۆشەویستی ئەنجام بدرێت ئەوە هەرگیز خیانەت ڕوو نادات بەڵام مەخابن بەشێکی زۆری ئەو هاوسەرگیری ئێستا ئەنجام دەدرێت زۆر دوورە لەم پرەنسیپانە و دەڵێت بۆیە لە ئەنجامدا دەبێتە هۆی خیانەت و لێکترازان. محەممەد کۆیی دەڵێت پێم باشە ئەم ڕێچکەیە بشکێنن بۆ لە ناوبردنی خیانەت. باندی جۆڵا دەڵێت بەداخەوە دیاردەیە خیانەتە هاوسەرگەرە تا ئێستا زۆرە و لەناو کۆمەڵگەدا و پێویستە بە هەمومان
ئەگەر چارەسەری نەکەین. هەروەها ڕاستی ژیان دەڵێت دیاردەی خیانەتی هاوسەرگیری دیاردەیەکی ترسناکە کۆمەلگا هەڵدەتەکێنێ. ئەمەش بۆ زۆر هۆکار دەگڕێتەوە لەوانە لاوازبوونی لایەنی ئیمانی، نەبوونی پەروەردەیەکی تەندروست، کاریگەری زۆری فیلمە دۆبلاژکراوەکان، نەبوونی هۆشیاری ژنومێرد لە ڕووی سێکسیەوە هەتا دوایی. بەڵێ پەیوەندیکی ترمان لەگەڵدایە؟ بەڵێ کاکەمان لەگەڵدایە. سڵاو لێ بێ، فەرموو. ئێوارە باش بەڕێز. زۆر سپاس دەکەم. ئێوارەت باش. زۆر سپاس جامز خۆشیەوە بەرنامە جوانتان لێگەم. زۆر سپاس دەکەم. زۆر مەمنون. بەڕێزم خیانەتی هاوسەرگیریەم نەگەڕێنمەوە بۆ هەندێک شت. یەکەمیان مۆبایل، ئەنتەرنێت، بەتایبەتی ئەو فلیمە درامایی بیانیەکە لێ ئەدرێت. دەبینی هاوسەرەکان خیانەت لێک دەکەن و لە پێشچاوی مێردیخوان پێیان احتیاجیە. مەسەڵەن ئافرەتەکانی مەسا و لەوان دەکەن، دەبینەوەنە خیانەت دەکەن پێیان احتیاجیە. ئافرەتەکانی مەش دەڵێ با خیانەت لە مێردیکە خۆمان بکەین، احتیاجیە ئەو حالا. کاکە ئەمە دیارە چوارەم بەشدار بووی هەر لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فێسبووکیش ئەم هۆکارە باس دەکەن. پێت وایە ئەم درامانە ئەم فیلمە بیانەی کە خۆت باسی لێ دەکەی هاوڵاتیان یاخود خەڵکی ئەو ناهۆشیارن بە درامایەک کاریگەری بکاتە سەریان کە خیانەت بکەن؟ گەشتۆتە ئەو ڕادەیە دەکاتن تاسیر دەکاتن بەتایبەتی گەنجەکان کچەکانی هەزەکاریەکەی مایڵ کە ئەوانە شوو دەکەن دەبین ئەو درامایانە فلیمانە هەسەکان خیان لە مێردی خۆیان دەکەن دەچن ئەوانش خیان دەکەن ئەڵی مێردەکەمان دیارەوانی چناڵێتن نمونەک دەبژێرمەوە بەتایبەتی پیاوەکان زۆر تاسیری هەیە لەسەر ئافرەتەکان با نمونەک دەبژێرمەوە کابرایەک دۆڵەمەند بوو زۆر کاتیشان ئەگەم داوای لێبرنەکەم کابرایەک زۆر دۆڵەمەند بوو دەچوو دەرەوەی وڵات توزاری دەکرد کە هاتەوە ماڵێ ژنەکە بخۆش لەمنی باسی کرد گوتی کاتی مێردەکەم گەڕاو ماڵێ ئەم جلەکانی یم خەت دەکرد جلەکانی وی حەسم کرد بۆنی کچی بێگانەی لە جلەکانەکەم بۆنی کچی بێگانە ئێستا من دەڕچی مێردی خۆم خیانەتی لێ یەکەم کابراکم گوتیەوە بە پارە مانگانە پارەی دەدەمێ شتی دەدەمێ بەس لە ئەوی لەرچی مێردی خۆم خیانەتی لێ بکەم کاکە دەستخۆشی بەنامەتانەکەم سەرکەوتووە سپاس بۆ کاکە لە چۆمان بڵێ ئاری لە هەولێر سڵاو لێ کاگاری فەرموو کاگاری لە هەولێر زۆر سپاس کاگاری ڕاستی سەبارەتەوە بابەتە کۆمەڵێک هۆکارەیە بەڵێ یەکەمیان موبایل و ئینتەرنێت و فەیسبووکەوە بەڕاستی موبایل هۆکارێکی سەری چییە ئەم بەڕای خۆم بەڵێ چونکە دەستەی کۆمپانیاکە قسەی بەڕاستی زوو دەڕێتە هەموو وازەکان کەسێوی کرد بەڵێ هەر شخص و ڕەنگە سێ سیم کارت تێوێەوە ئاژاشیاوێتەوە بەڕاستی بەڵێ ناوشیاری هاوسەرگیری و ئەوانە بەڕاستی هەندە کەسێ هەر بۆ مەوەستی سێکسیەکە دەستی هاوسەرگیری دەکات و دوای پێی ناکرێت بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت کاگاری لە هەولێر بڵێ کامەران لە سلێمانی سڵاو لێ کامەران فەرموو ئەلو بەڵێ کامەران ئافو کاکسوان دەستخۆشی تەورەکە لێگەم لای بەڕێن زۆر سپاس دەکەم هەرژێت کاکە من هۆکارەکەی گەڕێنمەوە بۆ ڕادی معریفەیی ئەو خەڵکە ئەو کۆمەڵگایی ئێمە کۆمەڵگایەکی دواکەوتوو کۆمەڵگایەک کە هەموو شتێکیان کردووە بە مادە ینی هەموو هەوڵەکانی ئینسان بۆ لێرە لە وڵات ئێمە بۆ بە هەوڵێک بۆ مادە نەبووە بە بەڵێ کامەران پێت وانییە ئەمە مبالغە ناکەین زیادڕۆی ناکەین گە بڵێن کۆمەڵگەیەکی دواکەوتوو واتە بەو هەموو پرینسیپانە ئێمە بڵێن ئەمە دواکەوتووە ئەم کۆمەڵگەیە ئەم تێبینی جنابێت زۆر کەس دەیڵێت زۆر دووبارە دەبێتەوە لە ڕۆژنامەکانە بەهۆی دیاردەیەک بوونی دیاردەیەک دەڵێن ئەمە کۆمەڵگەیەکی دواکەوتووە پێت وایە ئەمە ئەم حکومکردنە تا چەند زانستی ئێمە دەڵێن ئەم کۆمەڵگەی دواکەوتووە وڵای تەقییمکردنەکان ناڵێن لە فەتافەت شتەکان هەمووی ینی ئێستا وای لێ هاتووە موقع بە موقع گۆڕێت هەتا لە شوێنکی مەسەلەن لە مەحەلەیەکی عەشایرە جیاوازە لەگەڵ مەحەلەیەکە تۆ زێڕاتەکان تربێ هەتا ئەوە شتەکان ئاڵۆز بوون یعنی لە شوێنێکە بۆ شوێنێکی تر گۆڕانکاریی تەواوی بەسەرایە بەڵام هۆکارەکانی شەو شادانخان کە پێشتر پەیوەندی کرد هۆکارەکانی تەواو وابزانم سێسەر لایانی پیاو بەڵام شەر نییە موشتێر پیاو بێ هۆکارەکان نەیخستە سەر پیاو کامەران ئەگەر ڕوونی کەمەوە بۆت من وتم بەپێی ئامارەکان ڕێژەی خیانەت لە هێمی کوردستان بەپێی ئامارەکان دیارە ئاماژەی بۆدا کە پیاوانن زیاتر بەپێی ئامارەکان وایوت ڕاستەکەی و بەپێی ئامارەکان چەتی بەڵام ئەگە بێتە سەرباری واقع و نازانمەوە یانێ لەوانێ معلوماتێکی باشتری لەوانەیە هەبێ بەڵام
گرنگەوەی ینی شتەکان باری دەرونی ئینسانەکانی گۆڕێ ئەمەیەکە دووەم معریفەی ڕۆشنبیری خەڵک تا ڕادێک ینی لە ئەساسا کۆمەلگای ئێمە کۆمەلگایکی ئیسلامی هاتووە ئەگەر کچەکەی لە تەمەنێکە خێرایی یا بەش و تێگەی چێڵێ و کوڕێبەزانی ئەمانە هەموو کێشن کێشە زۆرە لە وڵاتەکەی ئێمە یان کێشە و یەک و دوان نووسیان نییە زۆرە. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کە کامران لە سلێمانی بڵێ تێبینی ترمان بۆ هاتووە هۆمەرتام دەڵێت خیانەتی هاوسەرگیری ئەمڕۆ لە کوردستان گەلێک زۆر بووە و هۆی زۆرە بەڵام من دەگەڕێنمەوە بۆ ئەو فیلمە دۆبلاشکراوانی کە ئەمڕۆ لە کوردستان بوونەتە دیاردەیەکی بربڵاو لە کۆمەڵگەی کوردەواڵی. بەڵێ سەلام لە سلێمانی. سڵاو لێ کاک سەلام فەرموو. کاکە جانێوارە باش. زۆر سپاس کاک سەلام. کاکە جان خۆی ئەو برادەرە پێشتر تەلەفۆنی کرد خۆی هەمووی ئەگەڕێتەوە بۆ دەسەڵات بەڕاستی دەسەڵات بەرپرسە لەو شتا. چۆن کاک سەلام؟ زای چۆنە کاکە ئێمە بیرمان نەچێ هەشتا سێ و تا هەشتا پێنج هەشتا شەش بڵێن لە هەشتاکانەوە. بەڵێ. یەکێتی نیشتمانی کوردستان خۆی بڕیاریاکە ئەوانە بکوژن بەڵام نیستە بەداخەوە خۆیان مەسئولین نەوت و سەرۆک و سامان نەماوە بیفرۆشن جا توجارەت بە دەستفرۆشی ئەوە ئاگەن بەڕاستی ئەمە خۆی دیاردەیە. کاک سەلام دیارە ئەم پرسیارەم لە بەشداربوویەکی تر کرد پێت وایە دیاردەی لەشفرۆشی و ئەمانە گەر هەبن لە کۆمەلگەیەکە جەنابەت ئەیگەڕێنەوە بۆ دەسەڵات بەڵام هەندێک جار خواستی تاکەکان خۆیان نییە کە هۆکاری خێزانی هەبێ هۆکاری دەرونی هەبێ و هەندێک هۆکاری تر کە بەشداربووان ئاماژەیان پێدا وا بکە ئەم کەسە خۆی بەخواستی خۆی خیانەت بکە پەیوەندی بە لەشفرۆشیەوە نەبێ. زۆی چۆرە برای بەڕێزم خۆی ڕاستە بەڵام ئێمە بێتمان نەچێ وەختی خۆی سەدام حوسێن نازانم مەدە بچی وێنە سێمانی بەڵام خەڵکی سێمانی هەمووی هەستان نیانێژ یعنی دەسەڵات خۆی بەرپرسەدەوە ئێستا ئێمە خۆمان نییە ملەتێکی زۆر مسلمان و ئەوەی ملت خۆی زۆر وشتیارە بەڕاستی خەتای دەسەڵاتە ئەزانین چۆن چکە هەچ قەومێک لە دینی خۆی هەڵگەڕا بەرەو فەسادی هەچێ بەرەو دژێت چێ بەرەو ئیشی خۆڕەچێ ئێمە لە دینەکەی خۆمان هەڵگەڕێنێتەوە ئێستا لە هیچ پرساڵێ من ئیسلام نیم ئەچێ خایدنسەیەکە بە مەسیح بە جوولەکە بە هەموو شتێک کاکە خۆی ئەنی بەڕاستی ئەوەیە مەسەلەکە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک سەلام لە سلێمانی. بەڵام محەممەد لە چۆمان. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. السلام عليكم. عليكم السلام كاك محمد. جوني باشورا. زۆر سپاس دەکەم. کاکشوان مەسەلەی بودجەی پێشمەرگەی لۆ هیچ دەنگ و باسی نییە بەڵا هاسایش و زێرەڤانی وانە معاشیان زیاد بووە. من 9 نەفەرم معاشیمە زیاد نەبووە 325,000 دیناریا وەرەگرین لۆ قەدر لەمە بکرێت لۆ قەدر معنای ئیدی کە معاشی پول وڵاهی منە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیوەندەکەت کاک محەممەد لە چۆمان. بەڵێ لەسەر تۆڕی کۆمەڵایەتی فیسبوک کوردی هاوڵاتی دەڵێت پێم وایە کە خیانەتی هاوسەرگیری لە ئەنجامی لە یەکتێنەگەیشتن و شاردنەوەی شتە گرنگ و پەیوەندیدارەکانی هەردوو هاوسەرەکەەوە دروست دەبێت ئەمەش زیاتر لە ڕێگەی دڵپیسیکردن و غیرەکردن و ڕەزیلیکردنی بە پارە و گرنگی پێنەدانی پیا و بە خێزانەکەی یان بە پێشەوانەوە. بەڵێ چۆپی لە سۆران. سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ کاک شەوقی لە سۆران. سڵاو لێ بێ کاک شەوقی فەرموو. الو مرحبا. زۆر سپاس دەکەم. باش کاک شوان. زۆر سپاس کاک شەوقی. مقصد نبێتەوە لەکە لەسەر چییە؟ لەسەر دیاردەی خیانەتی هاوسەرگیریە کاک شەوقی. بەڵێ ئەم خیانەتی هاوسەرگیریە لە کوردستان زۆر باوە دەزانی. بەڵێ پێت وایە هۆکارەکان چین کاک شەوقی؟ بەڵێ هۆکارەکانی ئەوەیە کە چیز بەدلی خۆی مەسەن شووناکە یان کوڕ بەدلی خۆی ینی هاوسەری خۆی نالبژێری لەبەر ئەوەیە کە زۆر هۆکاری تریش لە پێشەوەیان. بەڵێ ئەم هۆکارانە بووە ئەوەی کە غیان لە هاوسەرگەری بکرێت و دوای ئەوەش کە غیانەت لێکرا دەبێت یان ئەو پیاوە دەبێت هاوسەرەکەی تەلاق بێت یان تووشی دەڵان یان تووشی کوشتنە یان ئەوانە زۆر حاڵەتی تری لە پێشەوەیە. بەڵێ سپاس بۆ پەیوەندەکەت. هێماوە کە هەر کەسێک مەسەڵەن بە ویستی خۆی بە ویستی خۆی هاوسەری خۆی هەڵبژێرێتن. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. بەڵێ محەممەد لە سلێمانی. سڵاو لێ بێ کاک محەممەد فەرموو. جا مرحبا. زۆر سپاس کاک محەممەد. ڕۆحەکەم بژی زۆر سپاس. ئەو برادەرەی پێشت پەیوەندی پێوە کردی ئەڵێ ئەیەو مەدەسەڵات نەخێنە مەدەسەڵاتی ناگەڕن بۆ خواستی خەڵک خۆی ئەیگێڕینەوە شتانە. بەڵێ تێگەی بۆ شێر دەسەڵات بێ لەمە دەسەڵات نەخێ پەیوەندی بۆ شتانەوە نییە خەڵک خۆی تاکەکان خۆیان ئەگەر لەو شتانەیە دەی دیادی لە شرۆشی تێگەی وەرە چەندین کەس پرسیارکە ڕاوبۆچینەکە ناو بازاڕە بگەڕە بزانە چەندین کەس خۆی بۆ جێ شتانەیە ئەگەڕێ. دیارە کاک محەممەد کاک سەلام لە سلێمانی مەبەستی ئەو بوو دەڵێت ڕێگەدان بە دیاردەی لەشفرۆشی لەلایەن حکوومەتەوە یان دەسەڵات وە خۆی دەڵێت ئەمە هۆکارێکە بۆ ئەوە. بەڵێ وای وت کاک سەلام.
لەگەڵ نەخێت دەفات قەت هۆکار نییە بۆ ئەوە یەکەی برای بەڕێزم تاکەکان خۆی خەڵک گەورە بینی ئێستا من تۆ هەر کەسێ بێ ئەوە خۆی ئارەزوی خۆی خۆی حەزی لەوە بێ بەڵێ یەکەی برای بەڕێزەکەم بەڵێ زۆر سپاس من مەمنونتم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ کەمالمان لەگەڵدایە لە تەینال ئەوسترالی بێ کەمال فەرموو شەو باش کاکشوان زۆر سپاس دەکەم شەو باش قوربان سپاس دەکەم بەرای من مەجموعەی ڕامەیە لەسەر مەسەلەی ئەو خیانەتی هاوسەرگیری و ئەوانە بەڵێ یعنی مەسەلەکە هەر ئەوانە نین ئەوانی کە ئەو بڵین هاوڕیانەوە ئەو خوشکە بڵێنی دەرونی وانە بازان کرد هەمووی واقعیە ڕێگەیەکێ بەڵام لە هەمووی گرنگتر ئینسان بە موڵکی ئینسان دانانرێ مجتمعی ئەمڕۆ مجتمعی پێشتر کە مجتمعی دەرەبەگیە ئینسانەکان بە موڵکی خۆیان نەزانن کە بە موڵکی خۆی زانی ئامادەیە وەکو کاڵا سێری بکە کە وەک کاڵا سێری کرد جارێکی کە مەسەن کەلوبەریکە بەکاردێنێتەوە مەسەن نمونەیەک حەفتاکان ئەتوانم بێنم هەشتاکان ئەتوانم بێنم کاتە نە ئەنتەرنێت بووە نە مۆبایل بووە نازانم ناوانە بووە زۆر احتیاجی کابرا بەسەر بەرزانە لەناو کۆڕ و مەجلیسا باسی یعنی نێرینە باسی خیانەتی خۆی کردووە چوە ئەمەی کردووە چوە ئەمەی کردووە چوە ئەوەی کردووە کەسیش پێی نەوتۆ پشتی چاو برۆیە کەسێکیان لێ نەکوژراوە بەڵام چەنەها ئافرەتمان بینیوە لە پێناوی ئەوەی کە بەس کەش بووە عەلاقەی لەگەڵ فڵان پیاوایە ئەملا ئەولا من این حەفتەکانم لایە نییە لەشێ بەفرا کچیان شاردوێتەوە کوشتیان فڵانیان ڕەمی کرد فڵانیان سەر بڕی فڵانیان ورک دڕی ئەلئانی سەر لە مەجموعە لە شوێنی کە لە پێنجوێن لە سوزانم چەنها شوێن لە پێناوی یەک عەلاقەی زۆر تەبیعیە کابرا بەس کەش بەبێ کە کوڕێکی خۆشەوێ ئەیکوشن یا ماچێکی ئەکا ئەیکوژن بەڵام ئەم سەربەرزانە لە مۆبایلەکەی بڕۆ سەیرکە ڕەقەمی چەنەها کچی لایە تەلەفۆنی یەکە من پێڵم ئەزیزەکەم باشە تۆ مناڵم قبوڵەکە یا قبوڵ ناکەی تۆ ئەمە لەگەڵ فریشتەکانی ئاسمانە خۆ تەلەفۆن ناکەی هەر لەگەڵ کچی ئەم کۆمەلگای خۆمان ئەیکەی باشە تۆ قبوڵتە مناڵم قبوڵت نەبێ قبوڵتە خوشکەکەیشت بتەئەکیدم خوشکەکەشت تەلەفۆن لەگەڵ هەمان کوڕەکاتەوە بەڵام ئەگەر بیزانی سەریە بڕی تکاکەم تەمەن بەشی هۆشیاری کۆمەڵایەتی لێرە دەوری خۆی هەیە ئەمەیان هەڵێم بەڵام بەشی پێشووتری مولکیەتی ئیجتیماعی ئەم مۆزوع دیاریەکە یعنی مێینە دائیمەن لە پیاو سالاریە بە مولکی نێری نەزاندراوە دەستان خۆش بێ بۆ تەوەرەکەتان ئەگەر بەشارێکیشی بوو نامادەم جواب بە مۆکەم زۆر سپاس بۆ پەیوەندیەکەت بەڵێ مامۆستا دڵشاد سڵاو لێ بێ فەرموو سلام علیکم برای عزیزم علیکم السلام مامۆستا برای عزیز کاتیان ئەزای لەسەر چێمە کۆمەلگا زۆر گەورە بۆ تۆ کۆمەلگا وەکو جاران داخراو نییە کۆمەلگای کوردی وەکو ساڵانی هەفتا و ساڵانی 65 و 60ەکان نییە ئێستا دنیا دنیای ئینتەرنێتە دنیای مۆبایلە دنیای کرانەوە بەسەر غەربە یعنی سا تۆ لە تەلەڤیزیۆنە هەر شتێک ببینە بەیانی لەناو کۆمەلگای خۆمانە دووبارە ئەکرێتەوە اینجا خیانەتی زەوجی لەسەر پیا و لەسەر ژن کەوتە نە پەیوەندی هاوە حکومەتەوە نە پەیوەندی هاوە ئاینەوە چونکە لە ئاینە ئەو قەدەغەیە وانیە کاکە ئەگەر ئەو ژنەی کە هەوڵ بدە خیانەت بکە دنیایە بکەرە حرەز بۆی ئەوە خیانەتی خۆیەکە مامۆستا زیاتر بەشداربووان کەوتیان ئاین و حکوومەتە دیارە هەندێک هۆکارە بوون ئەوەی تایبەت بوو بە ئاین دەڵێن ناهۆشیاری خەڵکە لە ئاین بۆیە وا دەکەن وەک بەشداربووان دەڵێن خۆی وایە ئەگەر خەڵک باش لە ئاین تێبگە قەدەوە شتە ناکە چونکە ئاین قوانینی دانا یعنی یەک زائد یەک یەکسانە بەدوو تۆ ناتوانیت لە ئیسا ڕێکخراوانی کۆمەلگای مەدەنی کۆمەڵی خەڵک تاوانەکە ئاڵێ بە ئازادی بکەین یان حکومەی کەم بکەین بەڵام لە ئاینە ئەو شتە نییە قەدەغەیە ئەمە خاڵێ لە کۆمەلگای خۆمانیشە لە کووردا ئێستا لەبەرەوەدا خەڵک کراوەیە کۆمەڵێ شت بە هەڵە وەرەگێ یعنی قسەکردن لەگەڵ زۆر خەڵکە ژن لەگەڵ پیاوی خەڵکە ئەمانە زۆر کاریگەری خراپە لەسەر کۆمەلگامان بەڵێ سپاس بۆ پەیوەندیەکەت بڵێ سپاس بۆ مامۆستا دڵشاد بڵێ ئەیوب لە سۆران سڵاو لێ بێ کاک ئەیوب فەرموو زۆر سپاس کاک ئەیوب ئۆتۆماتیکەم بەڕاستی تەوەرەکە لە جێگای خۆیەتی دەستخۆشی ئەو بەرنامەت لێ دەکەم زۆر سپاس دەکەم بەڵێ کاک ئەیوب لە سێ هۆکار دەبینەوە خیانەتی زەواج بەڵێ بە کورتی کاک ئەیوب بەڵێ هۆکاری یەکەم ئەوەیەکەوە کچەکە بە کەیفی خۆی هاوسەرەکەی هەڵ نابژێرێت ئەمەش دەبێتە هۆی کێشە لە نێوبەینی هاوسەرەکان دووەم شتش ئەوەیە
کەوا هۆکاری دۆ موبایلە ڕابەڕاستی موبایل هۆکارێکی سەرەکیە ئێستا لەناو کۆمەلگای ئێمە بەڕاستی یعنی ئەگەر تەلەفۆنێک بە هەڵە بۆ خێزانی کابرایەک بێ کابراەکە یعنی بە شتەشی وای وەرەگری بەغەڵەتی بۆیەتی بەڵە سپاس بۆ پەیوەندەکەت کاک ئەیوب لە سۆران دیارە دوا پەیوەندیمان بەڵا ئازان لەسەر تۆڕی کۆمەڵاتی فیسبوک چەند تێبینێک دەخوێنەوە ڕێباز شەریفی دەڵێت کێشەی گەورەی خیانەتکردن لە دوای هاوسەرگیری بە بوونی زەواجە لە ڕێی عەشایریەوە هەروەها ڕێبین هەولێری دەڵێت زۆر سپاس بۆ تەوەرەکەتان من دەڵێم هاوسەرگیری زەواج یاری نییە کە بە دۆڕاندن بێ بۆتە و ئەمە بۆتە پێویستیەک کە دەڵێت پێویستە لە یەکتێگەشتن و شەفافێت و خۆشەویستی هەبێت لە نێوان هاوسەرەکاندا و دوا تێبینی چۆمان هەڵەبجە دەڵێت سەرچاوی دروستبوونی خیانەت گرنگی نەدانە بە یەکتری. بەڵام ئازان لێرە داهاتینە کۆتایی ئەڵقیم جاری بەرنامەکەی خۆتان مایکی خەڵک هەرشاد و بەختەوەر بن.